14 ساڵە پارێزگەها کەرکووکێ چ گۆڕانکاریان ڕێخستنە ئیداری تێدا ناهاتی نەکردن و هەڵبژاردن بۆ هەمی پارێزگەیان تێنەکردن تنێ پارێزگەها کەرکووکێ نەبیتن. ولدوردا بەرێن تورکمانی لایەنێن کوردان تومەتبار دەکەن کو ئەو ڕێگرن و دەست بسەر کەرکووکێ دادگرن لەوڕە تورکمان داخواز دەکەن کو پەرلەمانە عێراقێ بزورینە یاسایەکە تایبەت بوو کەرکووکێ هەموار بکات. دیارە برا کوردەکان هەر مصرن لەسەر ئەم ئیشە فەرزی ئەمر واقعەکان فەرزی تەسەڵڵوت و تەزاعومەکان ئێمە 4-5 مانگە کۆبوونەوەمان هەیە دوێنێ شەو لەگەڵ دکتۆر سەلیمە کۆبوونەوەیەک هەبوو ئەندامی کەرکووک لەگەڵ دکتۆر سەلیم جبوری فەشەلی هانی وا دیارە ئەگەر ئەم فەشەلە دەوام بکە ئەچینە تەشریعی قانونێکی خاص بۆ کەرکووک قانوني خاصش لو أنا بيتوافق أغلبية سياسية لنا وبرلمان تصويتك أو قانون خاصك بكر كوكرين نجات منابي. لایەنێن عەرەبی و تایبەتی لایەنێن شیعان ڕادگەهێنن کو بچ شێوەیەکێ نابیتن هەڵبژاردن بێتە ئەنجامدانش بەرکو لایەنێک خوب سەر لایەنەکەی دندا زاڵ دکەتن و دەرئەنجام ئەف بارە وەک خۆب مینیتن هەتا کو هەمی لایەنێک لەسەر خاڵەکە هاف پشک پێک بێن. لا يمكن إجراء انتخابات في كركوك وفيه إقصاء چێنا بە هەلبژارتن لە کەرکووکێ ببن و پێکاتەیەک ئان دوو پێکاتە دوورخستی بن و هەروەها نابێت و هەلبژارتن ببن و پێکاتەیەک تەنێ دەستەلاتدار بە. لۆمە باشترە و هەر تشت وەک خۆ بمینە و کەرکووک بە ئەوەکی دەمکی بێتە برێڤە برن تاکو چارەسەریەکە داوین ژێرە بێتە دیتن. بەرێن کوردستانی هەمی فراکسیۆنیان وان بە نەڕازی بوونیا خود دەردەبڕن و ڕادگەهێنن کو جیاوازیە کەرکووکێ دیگەل پارێزگەهێندندا نایەتەکردن و تێدا دیار دەکەن کو هەمی بوچوونێن بەرێن تورکمانی و عەرەبی بە پێچەوانە دەستوری عێراقەیە. لایەنە کوردیەکان داوا دەکەین کە کەرکووک هیچ جیاوازیەشی نەبێت لەگە پارێزەکانی تری عێراق و هاوڵاتیانی کەرکووک بێبەش نەکرێن لە مافی هەڵبژاردنی نوێنەرانی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگا. لایەنی تورکمانی داوا دەکا کە یاساکی تایبەت دەربچێ بۆ هەڵبژاردننی کەرکووک بە شێوەیە کە ئەنجامەکانی هەڵبژاردن هیچ کاریگەری نەبێت لەسەر دابشکردنی پۆست و پلەکانی ناو کەرکووک کە ئەمەش پێچەوانەی مانتوق و پێچەوانەی یاستا و پێچەوانی دیموکراسیەتە. بەردەوام تێتە گوتن کەرکووک لەسەر کوورەکە ئاگری تێتە کەلاندن و مەترسیەوە کو ئەف بارە ڕەوشە عێراقی ئالۆستر بکەتن و ولداویە هاوڵاتی باجا ململانیان سیاسی دەتەوە. البەغدە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.